بەرهەمەی کینۆی هونەرمەند ئالان ئەنوەر قەرداغی کە بەرهەمەکەشی پێشکەشی کەناڵی کورسات و لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە بڵاو دەکرێتەوە. بگومان هونەرمەند ئالان ئەنوەر قەرداغی لە قۆناغی بەرهەمهێنانی گۆرانێکەدا لە چاپێکەوتنێکی بەرنامەی کورسات مەگەزیندا پێشووتر ڕایگەیاندبوو کە بۆ یەکەم جارە گۆرانی بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوەکاتەوە بۆ هیوایە کە ئەزموونەی جێ ڕەزامەندی خەڵک بێت. هونەرمەند ئالان ئەنوەر قەرداغی بۆ یەکەم جار میترین بەرهەمی خۆی بڵاوەکاتەوە. بەرهەمەکەشی پێشکەشی کەناڵی کورسات و لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بڵاو دەکرێتەوە. هونەرمەند ئالان ئەنوەر قەرداغی لە قۆناغی بەرهەمهێنانی گۆرانێکەدا لە چاوپێکەوتنی بەرنامەی کورسات مەگەزین پێشووتر ڕایگەیاندبوو کە بۆ یەکەم جارە گۆرانی بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوەکاتەوە بۆ هیوایە کەم ئەزموونەشی جێ ڕەزامەندی خەڵک بێ. گۆرانەکەی ئالان ئەنوەر بە ناوی دڵێکی ئەسیرە و ئاوازەکەشی لەلایەن هونەرمەند ڕۆژکەریمەوە دانراوە. هۆنراوی گۆرانیەکە مازیار فایق نووسیوێتی و بە هاوکاری کۆمەڵێک هونەرمەندانی میوزیسیانی بەتوانایی کورد کارەکانی بەرهەمەکە جێبەجێ دەکرێت.